باسی دووەممان سەبارەت بە کۆنگرەی حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکمەتیستە کە هەردووکمان من و تو ئەندامی کۆمیتە مەرکەزی ئەو حیزبین. ئەم کۆنگرێ لەم دۆخەیە کە ئێوە ئاماژەتان پێدا لێرە یاوت و باست کرد و بە تەفسیل چوویتە سەری و چەند خاڵێکی گرنگت دۆ بابەتەوە سەبارەت بە ئێران وت لەم دۆخەیە دێتە پێشەوە کە پێم وایە دۆخێکی ئیسیسنایی و تایبەتە. ئایا بە کولی بڵین بە گشتی بڵین کۆنگرەکە توانی لە ڕوانگەی تۆ لە ئاستی ئەو بڵین تەحەدا و ئەو هەڕەشە و ئەو ئاستەنگانەیە بێ کە ئێستا ئەم دۆخە دروستی کردووە؟ من پێم خۆشە هەر لە پێش سەرنجی تۆ بیسم دوای منیش دەست پێکەم تۆش وەک من ناوەندی لە نێو هۆڵی کۆنگرە بووی خۆشە سەرنجی تۆش بیسم بە کورتی جاوەستە زۆر باش. من حتمما پێم وایە کە باشترین کۆنگرەیە کە لە ماوانەیە کرابێ ئەم کۆنگرەی حیزبی ئێمە بووە، بەڵام نەک لەبەرەوەی کە من ئەندامی ئەم حیزبم من هەر بەخاتی ئەوە ئەندامی حیزبی کۆمیستی کارگەری حکمەتی و لەبەرەوەی لە ناو ئەحزابەکانی کۆمیستی کارگەری یاخود لە ناو ئەحزابە چەپەکانی ناوچەکەیە و لە ئێرانە بە پێشڕەوترین حیزب بێزانم. سەرنجم بوو لەسەر هەندێک لە باسەکانی و ئەوانە هەندێک بڵین گۆشەشمان بوو لەگەڵ یەکترا حتمما لە بەرنامەکانی داهاتوە باسێکم، بەڵام بە گشتی من بە کۆنگرەیەکی پێشڕۆ من خۆم چاوەڕوانی ئەوە نەبووم بەڕاستی لەم دۆخەیە کە ینی بەگشتی دۆخی سیاسی ئێران جۆرێک تەپینی پێوە دیارە بە تایبەتی بۆ چەپ بۆ ڕازوانیە فاشیستەکان و ناسیۆنالیستەکان و ئەوانە بیسکەی سمێڵیان دێ بەڕاستی لە بیستنی هەواڵی پێش هاتنی شەڕ و هاتنی ترامپ و ئەوانە حتمما حەوان بەخشیەوە لە خۆشی ئەوەی کە چی ڕوئە لە ئێرانەوە چۆنەوان بەنان و نەوایەکەکەن، بەڵام بۆ ئێمە چەپ و کۆمونیستەکان بە گشتی لە ئێرانە من دیارە لە سایتە ئێرانەکانەوە متابعی حزابەکانی تریژەکەم هەموو جۆرێک لە دۆخێکی نالەبار و بێئومێدی بە سەریان نازاڵە و ئەوەشی کە لە ئێرانە ئەبیندێ من نەک لە ڕێگای حیزبەوە لە ڕێگەی پەیوەندی شخصی خۆمەوە لەگەڵ ئێرانە کەسانێک کە سەفەریان کردنەوە هاتوونەتەوە هەموو باسیوانێکە جۆرێک چاوەڕوانی بەسەر کۆمەلگای ئێرانیشا فەرز بووە و جۆرێک ئەوەی کە پێوترێ ئیسیسات نەگەیشتۆتە ئەو ڕادەیە ینی جۆرێک داماوی بەو ڕادەی کە لە عێراقا هەیەشتا لە ئێرانەوانیە، بەڵام سەرەتاکانی ئەوە دەرەکەوێت کە خەڵک بە جۆرێک بێئومێدی بەسەر یازاڵ بۆ باڵی کێشاوە و چاوەڕوانی بە هەناسەدانێکە هەر چۆرێک لەم دۆخە ڕزگاری بێ لەم بابەتە و لەم دۆخەیە من وازانم ئەم کۆنگرەیەکی باش بوو من خۆم چاوەڕوانی ئەوم نەبوو کە ئەندامان میوانەکان جاچ بگا بە ئەندامانی کۆنگرە بەم شوڕ شەوقەوە لە کۆنگرەیە بەشدار بن و بەم گەرم و گوڕیەوە لە باسەکانیان بێنە پێشەوە. هەندێک جار هاوڕیانی خۆمان لە نێوان خۆمانە گۆشەمان هەبوو لە قسە و باسەکانمان ئەڵام میوانەکان باشتر تەیدی هەندێک باسییانە کرد کە ئێمە ئەمان کرد یا ئەکرا لەوێ ینی هەستە دەکرد کۆنگرەکە هەر کۆنگری ئەندامەکانی نییە کۆنگری هەمووانن و ئەو حزابانن کە لەوێ ئامادە بوون و بەشدار بوون دیتنی ئەو هەموو حیزبە چەپە لە کۆنگری حیزبێکی کۆمونیستی ترا بەڕاستی مای دڵگەرمی بوو هەست دەکرد سەرەتایەک و بنەمایەک بۆ پێکەوە کارکردن و هاوکاریکردنی یەکتر و نزیک کارکردن لەگەڵ یەکتر و دروستکردنی بەڕاستی نەواتێک و یا ناوکۆکەیەک بۆ جەبهەیەشی فراوانی جەماوەری لەم دۆخە حساسی ئێرانە فراهەمە ئەمانەت لە قسە و باسەکانە ناوی زۆرتر لە شعورێک و ئحساسێکا کە وەرە دەگرت لە بەرخوردی هاوڕێیان و قسە و باسەکانیان لەسەر منبەر و پەیامی پیرۆزباییەکانیان و بەربەشدار بووبوونەکانیان لە قسە و باسەکانە دیارەوانە کە متابعی کۆنگرەکانیان نەکردووە لەگەڵ کۆنگرێمە ئاشنانی نازانن ممکنە کە میوانەکانیش فرسەتیان پێ ئەدرێ لەسەر باسەکانی کۆنگرش قسەی خۆیان بکەن نەزەری خۆیان بدەن سەرنجی خۆیان بڵێن ئازادانە ڕەخنە بگرن ئەوانەی کە لەوێن وەکو ئەندامەکان فرسەتیان پێدرێت و کاتیان هەیە کە قسە بکەن ئەوانش کە قسە و باسییان نەکردو ئەوانە من لە قسە و باسەکانی ئەو شعورت بۆ دروستە بوو کە ئێمە چەند لەیەکەوە نزیکی ڕاستە ئێمە دوو ئەحزابی جۆر بە جۆر و جیاوازین خەتی جیاوازیشمان هەیە و ئەمانە بەڵام چه زمینەیەکی باش هەیە بۆی کەوا ئەم جوڵانەوەی بتوانێت لە ئاستێکی فراوانترا خۆی ڕێکخات و ئەوانە و بەڕاستی ومێدێک بژێڕێتەوە بۆ ئەو کارگەر و زەحمە کێشەی کە بەدەست هەڕەشەکانی ترامپەوە بەدەست کوشتار و سەرکوتی خامنەئی و جمهوری ئیسلامی ئێرانەوە بەدەست دۆخی نالەباری ئابووری و ئەوانە خەریکە چۆکی ئەشتی خەریکە کەمەری ئەشتی بەڕاستی
دەست خۆش بێ نکاتێکی زۆر بە ئەرزشت باس کرد. من و تۆ و زۆرێک لە هاوڕیانی کە یا دۆستانێک کاڵانگوێ لەم بەرناماگرن تەجروبەی حزور لە کۆنگرەکان کۆبوونەوەی ئەحزابی سیاسی و چەپ و کۆمونیستمان هەیە. هەر کۆنگرەیە لە دەورە زمانی خۆیان گیرێ ئەرک و وەزیفەیەک کەوێتە سەرشان. دوو ڕۆژ کۆنگرە بۆ خۆی لە خۆیدا مەعجزە دروست ناکە، بەڵام دوو کاری ئەساسیەکە. کۆنگرەی ئەحزابی ئێمە چەپ و کۆمونیستی وا جوملێمە یەک کۆبەندیەکەکە لە هەڵسوڕانی 2-3 ساڵەی پێش بەستنی کۆنگرەکە کە من بەخۆشیەوە توانم ئەوە بڵێم حزبی ئێمە پێش کۆنگرەکەشی عەلا ڕەغمیەوەی قەوارەی سازمانیەکەی بەتایبەت لە بەشەی عەلەنی و دەرەوەی زۆر گەورە نەبوو بێ، بەڵام لە دڵی ئەم ئاڵوگۆڕە گەورانەی هەم جیهانی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوای 7 ئۆکتۆبر و ئەم نەسڵکوشەی غەزەوانە ئاسەوارەکانی لەسەر کۆمەلگای ئێران و کولی ئەو محوەرە ئەساسیانەی خەباتی سیاسی و مبارزاتی لە کۆمەلگای ئێرانە بەڕاستی لە بەگشتی هەڵوێست و سیاست و پراتیکێکی رادیکال ڕۆشن متعلق بە چینی کرێکار و زەحمەتکێشی بوو کۆنگرا و کۆبەندی کرد کە ئەرکێکی مهمترەویژەوەیە بەرچاوڕۆشنێک بدا بۆ دوا ڕۆژ بە پەسەندکراوەکانی بە باسەکانی و جۆری تۆ ئیشارەت بکردان لە ئیدامەیە حتمان مورد بە مورد ڕەنگە باسی بکەین و حتا لە بەرنامەکانی داهاتوومانە. من پێم وابێ یەکێ لە نیازەکانەوە بوو عاقبەت ئەم کۆبوونەوەی ئەندامان نوێنەران حزبی حکمەتیست وە بە میوانەکانیشەوە کە بەشی زۆری لە ئەحزابی چەپ و کۆمۆنیستی ئێران و منتەقە نێوی هەر لێرە میوانەکان بڵم حزبی کۆمونیست کارگەری کوردستان، حزبی کۆمونیست کارگەری عێراق، سازمانی ئالتەرناتیوی کۆمونیستی لە عێراق هەڵتا لە دەرەوەی جغرافیای ئێران، ئەنتەرناسیۆنالیستای کارگەری لە ئیتالیا ڕۆبرتۆ ئاکسل شخصیەتێکی بەرزەسەی جنبش کارگەری فەرانسە و پەیامەکانی وە تازە ئەو وەختە ئەحزابی چەپ و کۆمونیست ئێران ئەوانەی وە هاوکاریان لەگەڵەکەن حزبی کۆمونیستی ئێران، سازمانی فدایانی یەقەلیە، سازمانی ڕای کارگەر، ئیتحادی سۆسیالیستی کارگەری، تازە حزبی کۆمونیست کارگەری ئێران هەرچەند لە چوارچێوەی ئەو هاوکاریانەیانە ئەمانەش مەجموعەن حوزوریان بوو و مهمتر خود لەوێنە حوزورت بوو مەجموعەیە لە شخصیات فعالینی ناسراوی نێو بزوتنەوەی کارگەری، بزوتنەوەی فەرهەنگیان و معلیمان، بزوتنەوەی مەیدانی خەباتی ژنان، ینی واوەتر لە نوێنەران و ئەندامانی خۆمان حوزوریان بوو بە تایبەت ڕۆژی ئەوەڵ بە شور و شەوقەوە کەسانێکی زۆر بوون. هەر ئەو جۆرەی تۆکتت مەجارێکی کافی بوو هەچی ئەوانەی وەک میوانن تقریبا دەتوانم بڕێک زیاتر لە نوێنەرانیش وەختیان کەوت ئێساری نەزەر بکەن و بازە نوێنەرێکی حزب هەیە ئەڵانگلەی لەم نەکەڵان وەختاندا زیاتر بە میوانەکان تا بە خۆمانەڵم قەیناکە خۆمان جوبرانەکەینەوە 3 ڕۆژی تر پلنومی حزب هەیە و 4 ڕۆژی تر جەلسەی دەفتەر سیاسی هەیە و ئێوە توانن لەوێنە جوبرانیکەنەوە. زۆر خۆشحاڵین کە ئەو میوانانە وەکو نوێنەرانی ئەحزاب بە پەیامەکانیان، وەکو ئیساری نەزەریان، وەکو شخصیات مداخلەیان کرد لە بەحسەکانی ئەمە و بە نەزەرم دەوڵەمەندیان کرد لەو بابەتەوە. ئەمە لایەنێکی مهمی خودی کۆنگرەکە بوو. دەردی تۆڵێ ڕێگاش خۆشەکاتەوە بۆ ئەوەی لە دڵی ئەم ئاڵوگۆڕە گەورەی منتەقەکە و بەتایبەت کۆمەلگای ئێراندا عاقبەت ئەم ئەوەی ئێمە پێڵێن قوتبی چەپ و کۆمۆنیستی سەرنگونی خواست بەهێزتر بێ، دەستی لە نێو دەستی یەک بێ، لانیکەمەوەی ئەرکی فەوریمانە سەرنگونیەکی شۆڕەجێرانەی جمهوری ئیسلامیە وها بەرینە پێشێ مەجال بۆ بەرەی ڕاستی ئەو کۆمەلگایە نەمێنێت. ئەمە لەم بابەتەوە بە نەزەرم لە دەستنیشانکردنی ئەو خەتی مەشی بۆ ئایندە ڕۆشن بوو. هەر ئەوەش نەبوو خۆت دەزانی بنەزانم هەر کۆنگرەیەکی کۆمونیستی لەم سەردەمەدا و ئەجملە کۆنگرەکەی ئێمەش حتا پێش ئەوزاعی مشخصی جغرافیایە کە تفعالەتی تیاکە و ئێرانە ئەویژەوەیە ئەبێت جواب بەوە بداتەوە دنیای ئەمڕۆ بەرەو چۆچی هەلومەرجی ئێستای جیهانی چۆنە و اتفاقان بەشێکی ئەسڵی باسی ئەم کۆنگرەی ئێمە هەم بە بەیانیەیەک بووی لەژێر نێوی ئایندەی جیهان و خەتەری فاشیزم و پێویستی شۆڕشی کرێکاری بە نەزەرم هەم بە سەنەدێک کە هەیەی و تەسویبی کردووە هەم بەو باسانەی کردمانە بە قەولی تۆ غێرە سەرنجی بازی لە ڕفاکان و ئەجم لە تۆش
بوتە و لە بەرنمەیە کا بە تایبەت سەیرە سەرەکەین و بە قەزاوەتی هەر بینەر و بێسەری دانین من پێما بەیەکە لە خاڵە بەهێزەکانی ئەم کۆنگرەیەوە بوو لەوێدا بەیانەیەک کە لە نظر منەوە وەکو ئیدعانامەیەکی کۆمۆنیستی بەرابەر بە کارکردی ئەمڕۆی سەرمایه‌داری جیهانی و ئەو کارەساتانەیە کە تووشی بەشەریەتی کردووە ئەو خەتەری فاشیزمەیە کە ئەی بینین و بەنظرم پێفشاری کردووە پێداگری کردووە لەسەر ڕێگا چارەی واقعی کە ئەویژەوەیە هاتنەمیدانی کرێکار و خەڵکی بەژمەینەت بۆ واقعان شۆڕشێکە کەویش شتێک نییە غێرە شۆڕشێکی کۆمەڵایەتی بچە بە گەژەم دنیای سەرمایه‌داری و ئەوە بەنظرم ئەوە مهم بوو قەتەنامە یا بڕیارنامەی ئەوزاعی سیاسی ئێرانمان زۆر لایەنی ئەحمەدجانبەی بوو نوێنەر میوان ئێساری نظریان کرد و دەوڵەمەندتریان کرد مهم بە ڕێگای نیشانە و لە دوایی لە ئاخرشەوە ئەوەی پێڵێن فکوسەکانی دەورەی داهاتومان ئەولەویەتەکانمان ئەوانشمان دەستنیشان کرد علاوە بەرەوەی سێ پەیامی گرنگیش کە کۆنگرە فریان نەکەوت خەت بە خەت لەوێنە بیخوێنێتەوە و ئینکا بەڵام کۆنگرە بە گشتی تەسویبی کرد چونکی نوێنەران لە 70 ڕۆژ لەوە پێشەوە لە جەریدەی کۆنگرەیە پەیامەکانیان دیبوو پەیام بۆ بزوتنەوەی کرێکاری پەیام بۆ بزوتنەوەی ئازادی ژن لە کۆمەلگای ئێران پەیام بۆ زندانیانی سیاسی و یەکێ لە قەرارەکانیش کە خرانە دەستور و لە ئایندەی نزیکا ئەو قەرارش کە زۆرتر مربوطە بە مەیدانی خەباتی لاوان و گەنجان و زانکۆکان ئەخاتە بەر باس و لێکۆڵینەوە من پێم وابێ کۆنگرەی ئێمە ئالەم هەلوو مەرجەی کەجیرا هەم بۆ جوابدانەوە بە ئاستی جیهانی هەر لە دڵی ئەو بەیانەی جیهانیەدا باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کراوە باسی ئەم خاوەرمیانەی نەوینەی کە ئەمریکا و فاشیزمی ئیسرائیل وعدەکەیەدەن کراوە من پێم وابێ توانی بە باسەکانی بە ئەو شتانەی وە تەسویبی کردوون جوابێک بداتەوە بۆ ئەوزای ئەم دەورە کۆنگرە کاری خۆی کردووە ئەلان ماوەتەوە کومیتەی ناوەندی هەڵبژێررا و کولی حزبی دوای کۆنگرە بتوانێت بەڕێوەبەری ئەو مسەوەباتە بێت کە کۆنگرەی حزب هەیەی زۆر باشە من سەرنجێک بوو لەسەر کۆنگرەکە هاورە ڕەحمانێکێک لەو سەرنجانەی کە هاوڕان گوتیان پێما بێ سەرنجێکی دروستیشە پێما بێت لە ئایندەیە بۆ کۆنگرەکانی ئایندە ئێمەەوە لە بەرچاو بگرین هەندێک باسی داخلی هەیە لە بابەتی گوزارش و راپۆرت و ئەوانەکە زۆر جار هەر ڕەسم وایە کە هەموو کۆنگرەکانمان ئێمە لە پێشەوە راپۆرتانە پێشکەشەکەین بیا ئاوا بکەین کە میوانەکان و بەشی زۆری بەشدار بووان و ئەوانە لە کاتی ئەم بەشەیە لەوێ نەبن یا بانکێژ نەکرێن یا لەگەڵمان نەبن چکە کەسێک دێت بۆ کۆنگرەیەکەوانە و مچینە بتوانێت ڕۆژێک مێنێتەوە بەڵام کە بێ بە دوو ڕۆژ و وەختێکی زۆری بۆ بێتوانە کەمتر توانێت مەسەلەن درێژەدانی بە وەختەکەی هەیە لەگەڵ ئێمە یاوە تا ئەمە بخرێتە دواوە ئەم بەشانە یاوە تا لە ڕاستی یا بخرێتە پێشەوە و ئەوان بانگ نەکرێن یا وەختێک ئەوان بانکران و بە کۆنگرەکە باسە سیاسەکانی خۆی هێنا پێشەوە ئەوانە ئەم باسانە پێش بخرێ لە بری باسە داخلیەکان و ئەوانە کامە ئەتوانێت ڕێگە بکاتەوە بۆ دیالۆگێکی زۆر بڵین باشتر و دەوڵەمەندتر لەلایەنینەوە بە هەندێک جار بەشێک لە بڕیارەکان دێتە پێشەوە هەستەکەی پەلەپەلیەک دیارە وەختێکی زۆر کە بمێنێتەوە بۆ مناقەشەکردن و قسەکردن لەسەری میوانەکان هەتا ئەندامان ئەو توانایان نییە کە تعبیر لە خۆیان بکەن لەو چەند دقەیە کە پیانە درێ و ناتوانن بەڕاستی باری سەرنجی خۆیان بە باشی بگەێنن باسەکان لەوە زۆرترە هێنێکە لە 3 دقە 4 دقە وڵامی پێ بدرێتەوە هەموو ئەمانە ئەو کێشانن کە ئێمە هەمیشە لە کۆنگرەکانمانە لەگەڵ کەمبودی کاتا بەرەوە ڕووی شتێک کەشم بیر ناچێت بەش بە حاڵی خۆم منەمان بڵێم نەزانام سەرنجی تۆ چۆنەوە ئەوانە من گەڕانەوەی هاوڕێ عەلی جەوادیم پێیەکێک لە دەستکەوتەکانی ئەم کۆنگرەیە بوو کە زۆریش دڵخۆشی کردم بەڕاستی لێرە و دیارە لەوانەیە بەشێ بای ئەوەی کە لە کوردی تێگا بەخێرهاتنەوە یەکەم و خۆشحاڵی خۆم دەرەڕم بۆی کە دووبار لەگەڵمانە لە حیزبا بۆ مێدەوەی هاوڕیانێکی زۆرتریشکە منفەرید و تاکن بڵێن غەیرە حیزبی نەڵێن منفەرید چکە کۆمیسی منفەرید نیە هەموو بە جۆر لە جۆرەکان ڕێکخراون کە لەگەڵ حیزبەکانین و لە چوارچێوە حیزبێکە نەگیرساونەتەوە
ڕوو بێنن بۆ ئەم حیزبە کە فراوانترین بواری بۆ تێگەشتنی جۆر بە جۆر و جیاوازتیایە فراوانترین بواری بۆ ڕخنەتیایە من و تۆ کە لەوێ ئەمەە چەنە نزیکی لەیەکەوە بەرنامە پێشکەشەکەین لەوێ دەختیلاف لە بەیمانە دروست بوو حتمما لە داهاتوە باسێکین منیش باری سەرنجی خۆم مەڵێم و منیش هەر هەمان جۆگران و بینەرانەکەم بە قازی لەبینەوەی کە کامان زۆرتر یا بڵێن بۆچوونی کامان لەگەڵ واقعەتەکانە زۆرتر نزیک دێتەوە یاخود ئەتوانێت وەڵام دەرەوە بێ بەڵام بەرحامە بەسمەوەی ئەم جۆرە اختلافاتن ناو حیزبە هەیە بەبێەوەی هیچ کێشەیەک دروست ببێ بەڕاستی ئەم حیزبە حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکمەتی منی بۆیە بۆ خولای خۆی جەزب کردووە لەبەرەوەی پرەنسیپی هەیە لەبەرەوەی لەسەر کۆمەڵێک پرەنسیپ و مەبدە دامەزراوە کە ئەمانە زۆر جار گرنگترن لە سیاسەتەکان سیاست غەڵەت دەبێت ڕاز لێدی چاچەکەیتەوە چەب لێدی چاچەکەیتەوە حیزبێک کە پرنسیپی نەبێت کێشەی گەورە دروستەکە و حیزبێک کە پرنسیپی هەیە بواری تایە کە خۆتی تابیر بکەی بواری تایە کە دڵنیابی زەحمەتێکە کێشی قوربانیەکە ئەیدەی ماندووبوونێکە ماندوو بیتوانە بە هەدەر ناچێت من ئەوەی کە جەزبی کردوم بۆ حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتی ئەوەیە و مێدوارە مەوانش کە گوێیان لێمە ئەمە بە تەبلیغات بۆ حیزبی حکمەتی نەزانن بەڵام ئەمە حقیقەتێکم پێویستە لێریا بڵێم جێگای هەموو ئەو کۆمونیستانی کە بە دڵەوە خەبات بۆ سۆشیالیزم بۆ کۆمونیزمەکەن جێگای هەمویانە بێتەوە لە حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتی با من لەم قساخرانەی تۆ دەست پێ بکەم بۆ ئەوڵەکەی ئەوەڵەن جارە ئەم تاکیدە لەسەر پرەنسیپ واتا من پیاڵم سنەتی سیاسی پرەنسیپی سیاسی موازین مثلا تۆ زۆر جار موازینی دەرون حزبی ئەوە کراوە ئەوەی ئێمە پیاڵین ئوسولی ڕێکخراوەیمان زۆر نووسراوە بعض سنەت لەنێو حزب هەیە نەنووسراوە بەڵام سنەتە ئینسان جێکەوت یا بعضە پرەنسیپێ نەنووسراوە بەڵام جێکەوتووە منیش افتخار بەواکەم واقعەتەکەوەیە ئەم لەو ئەحسابی کارم کردو تا زمانی تیا بووم لە حزب کۆمونیست ئێرانەوە بگرە لە حزب کۆمونیست کارگەری ئێران تا زمانێت تێدا بووم تا 2004 ولا حزب کۆمونیست کارگەری حکمەتیست تا زمانەی بووین و نەقشێکمان بوو تەسیرێکمان بووە حەولمان داوە ئەم سنەتە سیاسیانە ئەم پرەنسیپانە ئەم ئوسولی ڕێکخراوەیانە بپارێزرێن منیش پێم وایە هەر وەک تۆ حزبێکی سیاسی هەر بە بەڵگە سیاسیەکان هەر بە بەیان نامە لەسەر ئەوزاعی جەهان یا بڕیار نامە لەسەر ئەوزاعی ئێرانەوە ناناسرێتەوە بە کارەکتری بە پرەنسیپەکانی بە هەڵس و کەوتی ئەمە جگای افتخارێکە و منیش تاکیدی لەسەرکەم واقع منیش وەک تەبلیغ بۆ حیزبەکەی خۆمانی ناڵێم ئەتوانن زۆر لە حتا میوانەکانمان کە هات بوون اتفاقان بەشێک لە میوان ئەمەی بۆ جالبە ئەڵێ بێ بزانم ئایا مناسباتی دەرونی ئەم حزبت چۆنە لە نێو کۆنگرەکانە چۆن هەڵس و کەوتەکەن لەگەڵ میوان لەگەڵ خۆیان بەرابەر بە اختلاف نظرێک کە بۆیان دێت باشە ئەمە یەک منیش تاکیدکە لەسەر مەزەنا حتا و بۆ چوون و اختلاف نظر من هاوڕە شەماڵ شتێکی جالب جێرمەوە من و تۆی ترەوان ساڵێک زیاتران بەرنامانە بەیەکەوە بەڕێوە بین و بە زۆریش خۆشبەختانە هاوجهاتیمان هەیە و لە بەعزەیەک شە هاوجهاتیمان نییە ڕفێقێک دەستێک دەیکوت وتی وەڵا ئینتزار میکێشا زۆر کەس مخالفی یا ملاحظەی ببێ لەسەر ئەو سەنەدەی تۆ پێشکردەوە شەماڵ نەیبێ وتم جا ئێمە ئاوە مناسباتەکەمان باڵا من و شەماڵە اتفاقا وەکو ملاحظەی ئەوەی ئێمە پێڵین مەزمونی هەر تۆ ملاحظەی مەزمونیت بوو دەنا زۆرێک لەستان و ڕفەقانی دیکە ئیسلاحیەیان بوو بەڵام نەهایەتەن ئەوەی هەیە بە بینەر و بیسەرش بزانە سەنەدەکەی کە من پێشنهادم کردبوو بە زۆری دەنگ تەسویب کرا جایترەوە هاوڕە شەماڵ ملاحظە دوای قسەی لێ ئەەکەین و دوایەوە لەسەر گەڕانەوەی هاوڕە عەلی جەوادیش بنیش پێم وایە زۆر اقدامێکی باشی کرد هاوڕە عەلی جەوادی تەسمیمێکی باشی گرت زانی چۆنە هەروە خۆی لە پەیامەکەی باسی کرد ئێمە لەنێو بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەری تەجاربێکمان لەگەڵ یەک بووە دوور کەوتنەوە نزیک کەوتنەوە ئێستەقالە ئینشاءات ئەمە متاسفانە لە مەواردێکە تەجروبەی منفیمان بووە بەڵام اتفاقان مهمترەوەی لە ڕەوتی خەباتی سیاسی مبارزاتیە دووبارە یەکمان گرتوتەوە مەسەن من با بۆ خۆم بڵێم حقەتەکەیەوە هاوڕە عەلی جەوادی گەشتگوێشی لێبێ من بەش بە حاڵی خۆم لە 5-6 مانگ لەوە پێشەوە دیالۆگێکی ڕفێقانە نزیکمان لەگەڵ یەکتری بوو بەتایبەت چونکە وان زۆر جار
لطفیان کردو منیان دعوت کردو بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنیە کە خودی هاورە علی جەوادی و هاورە محمودی ئەحمەدی هەیەە یا ئەو هاتووە لە بەرنامەکانی ئێمە منەچی تەمەشای گفتار مساحبە بە تایبەت تێوەچوونی ئەو لەگەڵ جریاناتی سەڵتەنەت تەڵاب لە لۆس ئەنجلس هەن و ئەو لە تەلەڤیزیۆنەکانیانەوە لەگەڵیان بەشەڕ دێ لە هەڵوێستی دفاع لە کرێکار و زەحمەت چێش و زوتنەوەی کۆمونیستی هەچی بیرم لێ کردو ئەخ باشە بۆ علی جەوادی بێ لە چوارچێوەی حزبی ئێمەدا نەبێت خۆشبەختانە دیالۆگی دوو نەفەریمان و دواتر دیالۆگێکە لەگەڵ حزب بووی بەو نەتیجەگەی ئەویش و هیوادارم زۆرێک لە هاوڕێیان کە هاوجهەتیان هەیە لەگەڵ هاوڕێ علی جەوادی ئەو تەسمیمە بگرن بێنوە لە چوارچێوەی حزب لەم دەورانە حساسەدا کارکەین مەسەلە هەر هاوڕێ علی جەوادی نەبوو با من هەر لێرە بڵام علاوە بەرە و کەڵتە شخصێتێکی ناسراوی بزوتنەوەی کۆمونیزم کارگەرێ من اتفاقاً یەکێک لە دەستکەوتەکانی ئەم کۆنگرەیە ئەویش اتفاقاً هەڵبژاردننی کومیتە ناوەندیەکە کە 30 ئەندامی ئەسڵیمان هەیە و 2 ئەندامی احتیاط لە نێو ئەندامانی کومیتەی ناوەندی و جارەمان تعدادێک چهرەی تازە هاتوون تعداد فعال و هەڵسوراوی تازە هاتوون گەنج هاتووە کە 20 ساڵ عمرێتی و کچیشە و لەگەڵمانە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکە یعنی زیادبوون بە تایبەت گەنجان و ژنان بێنە نێو سوخت و سازی نێو کومیتە ناوەندیمان بە نظرم یەکێ لە دەستکەوتەکانەوە و من یەکێ لە دڵخۆشەکانم کومیتە ناوەندیەکمان هەیە ئەتوانێت بۆ دەورەی ئایندا قۆڵی لێ هەڵماڵێ بە زۆر کاری ئەساسی بکە و ئاخرین نوکتە کە هەر لە قسەکانی تۆیا بوو لەسەر ئەوەی بەشی گزارش راپۆرتی تەشکیلاتیۆنە منیش سەرنجی جۆرا و جۆر ئینسان لە ئیبیسە اتفاقا من بەشێک لە میوان علاقەی بووی من پێم خۆشە بێم راپۆرتی فعالیتتان ببیستم واقعاً ببیستم بزانم چیتان کردووە چیتان نەکردووە بەرابەر بە تواناییەکانتان و حتا زعفەکانی خۆتان چۆن قەزاوە ئەوەش قەزاوەتەکە ئەدەیەک وای پێخۆشە دەقەن کەسانێکیش بوون ئەوت بەشی راپۆرت و گزارش من زۆر سەری لە دەرناکەم بە من مربوط نییە هەر بۆ یابینی مەسەلەن ئێمە میوانمان بوو لە سعاتی 1:15 ڕۆژی شەمبەوە هات چونکی وتی سەر لە بەیانەکەی ئەزانم ئاینامە تەسوی بکەن ئەزانم گزارش و راپۆرت ئەزانم پەیامی ئەحزابە ئەوە ئەتوانم لە نێتیشەوە تەمەشای بکەم لە دوانی وەڕۆکەیەوە هاتن بەشداری کرد و هەرو ئینسانانە بەشداری زۆر گەرم و گوڕیان کرد اتفاقا لە دفاع لەو بەیانی جیهانیە داماننا لەم نەپرسی لە بەشێ لە نوێنەرانی خۆمان باشتر دفاعی لێ کرد دیفاع لە خۆ کردووە ڕەحمان بۆیاوە وابوو بەڵام نا هەر خۆ سەنەدی بڕیارنامەی ئەوزاعی سیاسی ئێران کە هاوڕە سیاوشی دانیشتوەر بە باشی معرەفی کرد هەروە بوو بەخۆشیەوە اتفاقەنەوە بڵام وابوو میوانەکانمان کە میوانهای چەپ و کۆمونیستن کەسانی ناودارن کەسانێکن کە لە بزوتنەوەی کۆمونیستی ئێرانە نێونشانی باشیان نێباڵان نێوی ئەویان نەبم دوای گلەی یەکێتریانم بێتەوە سەر هەڵسوڕاوی ناسراوی عەرسەی بزوتنەوەی کرێکاری بوون بزوتنەوەی فەرەنگیان و معلیوان بوون بزوتنەوەی چەپ بوون قارەمانی زیندانەکانی دەورەی سەڵتەنەت و جمهوری ئیسلامی بوون ئەمانە هەمووی ئێمە زۆر جێگای خۆشحاڵیمان بوو هاتن لەگەڵمان شەریک بوون لە داڕشتنی سیاسەتەکانی ئەو چەند ڕۆژە بەگشتی ئەگەر ئاوا بخێسەریەک من پێما بێ دوو ڕۆژی کۆنگرە سەرکەوتوو بووە جا سەرکەوتنی جددیتری کۆنگرە بە پراتیکی لەوە بە ولاوەی کومیتەی ناوەندی هەڵبژێڕاوی ئەو کۆنگرەیەوە گری خواردو من یەکشتت لەلام بەڕاستی لایەزال هەر جێگەی نیگەرانیە ئەویش تەمان شتێکە کە لە دەست هیچ حیزبێکان نییە ئەویش بەشدار نەبوونی زۆر فعالانە و دەرکەوتنی زۆر فعالانەی هاوڕێیانی ناوەیە بەڕاستی مای دڵگەرمی بوو بووم کە بەشێک لە پەیامەکانی ئەو هاوڕێی کە لە ناوە کە دیارە بە عەلەنی بڵاو نەکرایەوە بەڵام بە شێوەی گۆڕینی سەوت و ئەوانەش دووبارە پەیامی بە حیزبداوە لە دەرەوە بە کۆنگرەی حیزبدا و وەسەنەدێکیشی ئامادە کرده بوو کە لە کۆنگرەیە بخرێتە زێ بەرباس و لێکۆڵینەوە ئەوانە کە دیارە خراە بەردەستی کۆمیتەی ناوەندی بە بڕای من ئینسان دڵگەرمە بێ بەوەی کە هاوڕیانێکی لەم ئاستەیە لە توانایی لە ناوەوەی ئێرانە خەریکی ڕێخستن و خەریکی کۆکردنەوەی هێز و خەباتن بەم ئەندازەیە لە وشیاری بەم ئەندازەیە لە توانا و لیاقەت بەڵام جێگەی داخە کە ناتوانن بەو ئەندازەیە کە پێویستە بەو جۆرەکە پێویستە لە سوخت و سازی کارەکانی حیزبا بەشدار بن
پێشکەوتنی تەکنەلۆژیا ئەوانە زۆر دەواازەی کردوێتەوە بۆ مێدەوەی ڕێگایەک دۆزینەم هاوڕیانی کە لە ناوەوەنهی ئێمە و ئەوانە لەم کۆنگرانی ئێمە بەرجەسەتر دەرکەون مەسەلەن تەسویری جۆر بە جۆرەوە کە نیشانی بدەین لە ئینەکانمان چونکە ئەمە ڕاستی واقعیەتی ئەم حرەکەی ئێمە نیشانەدا زۆر کەس پێی وایە حیزبی کۆمونیستی کارگەری یا ئەحزابە کۆمونیستە کارگەریەکانی ئێران ئەحزابی دەرەوەی وڵاتین کۆمەڵی خەڵکن کە هیچ پەیوەندیان بۆ کۆمەلگایەوە نییە و ئایا گوایە کە کۆمەلگەی ئێران هیچ سەبارەت بە چەپ و بە کۆمونیزم نازانێەوە ئەمانە هەموو خەڵکانێکن کە پەیوەندیان لە هەموو واقعیەتەکانە بڕاوە بۆ هیچ نازانم بەڵام ئەمە لەم بابەتە و لەم مەوریدانە زۆر بە ڕۆشنی نیشانی ئەدا کە چۆن چۆنی ڕێک پێچەوانەکەی ڕاستە ڕێک ئەگەر فرسەت ببێت و ئەم حیزبە بواریشی بۆ بکرێتەوە لە ناو ئێرانە ئەوانە ممکنە تەشکیلاتی ناوە و کە بڵین پەیکەرەی کادری ناوەوەی زۆر بەهێزتر و بەتواناتر بێت لەوەی کەوا لە دەرەوە هەیە ئەمە ئەو پینەیە و ئەسەفەیە کە هەمیشە لە هەموو کۆنگرەکانە من هەستی پێەکەم هەموو کۆنگرەکان ئەڵێم ئەفسوس کە بۆ ئەو هاوڕیانی ناوە ناتوانن بەو ئەندازەی کە پێویستە لە کۆنگرەکانی ئێمە دەرکەون و بەشدار سەرنج چۆ سەر شتێکی زۆر باش و دەست خۆش بێ بەڕاستی بامری لەو بابەتەوە تەوزیحاتێ بدەم ئەویژەوەی با بینەر و بیسەرمان بزانن لە هەموو کۆنگرەکانی حزب کۆمونیست کارگەری حکومەتیست تەشکیلاتی داخلی ئێمە نوێنەری بووە بەڵام هەروەک هاوڕە شەماڵی شتی بەداخەوە ئەو نوێنەرانەی داخەڵ بە دەلیلی اختناقی جمهوری ئیسلامی بە دەلیلی شەرایطی ئەمنیەتێک کە جمهوری ئیسلامی دەریدێنن ناتوانن بە دەنگی خۆیان قسە بکەن ناتوانن بارحاڵە قبت بە تەسویر بینەر و بیسەرمان بیان بین هەموو کەسی لەمان قبولەکە بۆ جۆر بن ئەوانەی کە دێن و شرکەتەکەن زۆتر جۆگرە بن یا سەرەکەوی بە تێکستەکانی خۆیانێنە یا بازێکیان بەخۆشیەوە پێش ڕۆژانی کۆنگراوە تا نووسراوە و تێزی خۆیانیان نادووە ئەم کۆنگرە مشەخەسەشمان 10 نەفەر نمایندەی لە ناوە بوو ئەنی ڕاستەوە خۆ کەسانەکەن کە هەرێستا لە داخلی کشوەرن لە شوێنی کرێکارین لە نێو خوێندکارانان لە نێو دانیشتجوون لە نێو تا ژنان بەرزەی ژنانن بەرحاڵ خۆ ڕەنگە یەکێک بڵە دوای ساڵانێکی زۆر دەکەس زۆر نییە منی ژەڵێم ئێشتاکوونێ ئەگەر جمهوری ئیسلامی و مانعەکانی جمهوری ئیسلامی لێگەڕێ بەڕاستی ئێمە تەشکیلاتی داخڵەکەمان هەر ئێستا نیروی زیاترە لە تەشکیلاتی ئەلەنیەکەمان ئەمە هیچ ئێغراقێکی تیانە دەرەجەیەک تەناسەخواکە بگۆڕێ کار بکەێتە جێگایەک نیگەرانی دەستگیربوون و زیندان و شکنجە و دواتر ئەعدام نەمێنێ من قەول دەدەم لە کۆنگرەکانی ئێمەدا نوێنەرانی داخڵمان ئێزگار پانوبەرینتر و وەسیعترە بێ بەخۆشیەوە تعدادێکیان توانی بوویانە و ئیمکانەتە دروستکەن ڕاستەوخۆ لە کۆنگرەکە شرکەتیان بێ گوێ بگرن و حتا تێکست بنێرن قسە بنێرن هەرون مەوردەی تۆ دەنگ بنێرن بە گۆڕینی دەنگی خۆیان بەرحاڵە لە دەنگ بدەن بە تایبەت ئەو مەوردە ئەمە مەوردێکی زۆر باشە لە دەخاڵەتگەریەکی زۆر مؤثری نەزەری سیاسی تئۆریک لەلایەن کادرێکی ئێمە لە داخڵ کە نێوەکەی دیارە سەمیرا دەوڵەت شاهی ئەو نووسراوەی یا ئەو بەڵگەنامەی ئامادەی کردبوو بۆ کۆنگرەی حزب بەڵگەنامەیەکی زۆر کامڵە کە حتا ئێمە بنێوی پاشکۆی جەریدەی کۆنگرە یەک پاشکۆی تایبەتمان پێ ئەخسازدا ئەگەر جەریدەی کۆنگرەکە بۆ خۆی شمارەیەک دەرچوو ئەو 1-2 ڕۆژ درەنگتر بە جەریدەکە نەگەی دواتر بخۆی پاشکۆیەکی 15 سەفحەیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە دۆستان بخوێن وەڵان لە بەردەستی کمیتەی ناوەندیشمانایەکە بەڕەسی بکە عاقبەت نووسراوەیەکی تئۆریک سیاسیە لەسەر ئاڵوگۆڕی لە نەزەر ئەوە ئاڵوگۆڕی بنەڕەتی لە ساختاری اقتصادی سیاسی کۆمەلگای ئێرانەوە وە شیفتێک خەریکە لە نێو بورژوازی ئێرانە دێتە پێش غێرەزەوەی جەنبەی تەحلیلی و تئۆریکیە لە ئاخر 11 تێزی پێشنهاد کردووە کە یترەوە خستێتە بەردەم ئێمەی کمیتەی ناوەندی کە دەبێت قەراری لەسەر بدەین کە ئایاوانە تەبدیلە بن بە سیاسەتی حزب ئیسلاحاتمان چییە پێشنهادمان چییە من ئەڵان ئەو ڕەنگە بە زمانی کوردی لەمان حاڵی نەبێ بەڵام حتمن پێی منتەقلەکەن دەستخۆشانەی لێکەم بۆ دەخاڵەتی وە واقعیتەکەی ئەمە لەو نەوع کادرانەمان لەو نەوع کەسانەمان کەم نەبووە یا لە عینە حاڵە حتا لە غێرەزەوەی لە ڕەیان داوە بۆ بەڵگەنامەکان بەشێکیان ڕەیاندا بۆ تعینی
ئەندامانی کومیتەی ناوەندی من حتا بە لێرەوە سیاسەتێکی ئەلامکراوی ڕابەری حزب حکومەتیست بە هاوڕیانی داخڵمان بڵم ئێمە تا ئەم لەحظە ئێشتا کوێنێ لە کومیتەی ناوەندیمانە لە کادر و ئەندامانی داخڵمان کەسمان نهاتونەتە نێو کومیتەی ناوتن بۆ نەگەوەی کەسمان نەبێ واقعان کەسی بەتوانە هەن ئەتوانن لە نێو کومیتەی ناوەندی و لەم نەپرسی دەفتەری مەکتەبی سیاسی یا دەفتەر سیاسی ئەم حزبەشدا بن بەڵام دقیقاً بە تەوافقی هەردوولایەنە بە دەلیلی شەرایطێکی ئەمنیەتی کە جمهوری ئیسلامی دای سەپاندووە بەسەرمانە بۆ ئەوەی زەختی ئەمنیەتیان بۆ دروست نەبێ بۆ ئەوەی نیگەرانی ئەمنیەتیان بۆ دروست نەبێ بۆ ئەوەی ئەگەر سبێنە کەوتنە ژێر زەربی پۆلیسەوە ئەم نیشانەی ئەندامبوون لە کومیتەی ناوەندی حزبی حکومەتیستیان لەشەر نەبێ مەجبورن ئەوانە و مەحدودەتان لە ئێمە قبل مەحدودیەتێکیان بەسەرە داسەپاوە مەحدودیەتێک بەسەر تەشکیلاتی داخلی ئێمە داسەپاوە ئاگاهانە ئەوانش و ئێمەش قبولمان کردوە ئێمەڵان مەحروم کراوین یعنی ئستبدادی جمهوری ئیسلامی ئێمەی مەحروم کردووە لە هێز و توانای تعدادێک کادری شایستەی ئێمە کە ئەکرێت لە کومیتەی ناوەندی ئەم حزبە بن بەڵام هیوادارم بە کۆتایی هێنان نەتار کۆتایی هێنان بەلاقبوونی جێگا و شوێنی جمهوری ئیسلامی بە شەرایط و هەلو مەرجێک لە خەباتی سیاسی و مبارزاتی بێتە پێشێ حتا پێشەوەی جمهوری ئیسلامی بە تەواوەتیش بڕوخێ ئێمە کادرەکان و ئەندامانی شایستەمان لەناوە بتوانین لە ناو کومیتەی ناوەندیە نەقش بنوێنن و ڕۆڵی خۆیان ئیفا بکەن و ئەتوانن ئیفا بکەن پەرە بدەن بە بیر و باوەڕ و سیاست و تەشکیلات و ڕێکخراوی ئێمە لە نێو جەماوەرە لە نێو کرێکارانە بەرحاڵ ئەگەر وەکو کۆبەندی تەواوی و چونکی بەرەو کۆتایی بەرنامەکەشمان ئەچین بۆ ئەم شەوەکە بڵێم من پێما بێ کۆنگرەکەمان کۆنگرێکی سەرکەوتوو بوو هەر وەکتۆتر نەکات لە بەرەوەی چونکی من و تۆ ئەندامی کومیتەی ناوەندین و واقعا لەسەری تەعەسوبەوە نایڵم لە عینە حاڵە کۆڵێک کار و ئەرکی خستوتە سەرشانمان وەکو ئەندامانی کومیتەی ناوەندی کومیتەکانی دیکەی حزبیمان لە دەورێشی حساسە یعنی اتفاقا نەمیز ئەوە بڵێم لە بەشی پێشووی قسەکانمانە کۆمەلگای ئەسەن کۆمەلگای دنیا لە دەورەیەکی حساسە بەسەرەبە ڕاستەکەی دنیا لە ئاڵوگۆڕەیەکی گەورەدا و بە خێرادا بەسەرەبە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاڵوگۆڕێکی گەورە خێرادا بەسەرەبە جا لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەلان خودی کۆمەلگای ئێران بۆتە ئەوەی ئێمە پێڵین مرکزی سقلی ئەو ئاڵوگۆڕە ئێمە ینی لێرەوە توانم ئاوا وەک بانگەوازەگە کە تەمەشای بکەم چینی کرێکاری ئێران ڕابەران و پێشڕەوانی چینی کرێکار خەباتکارانی مەدانەکانی جۆرا و جۆری خەباتی ڕادیکاڵ و جەماوەری ئێمە هێز و چەپ و کۆمونیستەکان واقعا لە دەورەیەکی زۆر حساس پڕ ئاڵوگۆڕە بەسەرە بین لە جاران زیاتر دەقات زیاتر بەرچاو ڕۆشنی قۆڵ لێ هەڵماڵین بۆ بەڕێوەبرنی ئەرکی سیاسی سازمانی تەشکیلاتی بزوتنەوەیمان لەسەرشانە بۆ خۆڕێکخستنێکی گەورەی چینی کرێکار کۆمەڵانی زەحمەچێژ ژنان و لاوان و ئازادی خوازان بەدەستی خۆمان بە ئێرادەی خۆمان بە بەرچاوڕۆشنی خۆمان جمهوری ئیسلامی سەرنگونکەین و دوا ڕۆژی دوای جمهوری ئیسلامی بنەخشێنین ئیجازە نەدەین باڵە ڕاستڕەوەکانی ئۆپۆسیۆنی بۆرژوایی ئێران کە باسمان کردن چەندە کۆنەپەرستن بەقەت ترامپ و نەتانیاهو کۆنەپەرستن ئەوانە بێت تەمەشا بکەن بەرحاڵ ئەوانە جارێکی دیکە سەرنوێشتی کۆمەڵانی خەڵک بەدەستەوە بگرن ئەم جار بەدەستەوە بگرن لە جمهوری ئیسلامی خراپتر بەرەی کرێکار و چەپ و کۆمونیست ئەیانوێ سەرکوتکەیت من ئومێدەوارم بە ئاڵوگۆڕەکانی ئێران زۆر ئومێدەوارم هێزی چینی کرێکار و چەپ و کۆمونیست بێتە مەیدان هەم بۆ نەجاتی کۆمەلگایەکی 85 ملیۆنی و بەنەزارم ئەوەی لە اتفاقەنە و بەیانیەی جەهانیەدا بەشی ئاخرەکەی وتمانە ئاڵوگۆڕی سۆسیالیستی کۆمەلگای ئێران ئەتوانێت ئاڵوگۆڕێکی گەورە بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتا لە جیهاندا بەڕاستی ئەگەر فەرزکەین شۆڕشێکی کرێکاری لە ئێراندا شکل بگرێ و بەسەرنجامگا هەر وەک چۆن شۆڕشی ئۆکتۆبر کاردانەوەیەکی جیهانی بوو و کاردانەوەیەکی گەورەی نێونەتەوەی بوو
شۆڕشێکی کرێکاری لە کۆمەلگایەکی گەورەوی وەک ئێرانیش ئەتوانێت کاردانەوەیەکی ئاوای بێ و دەواازەیەک بێ بۆ ئەوەی لە کۆمەلگاکانی دیکەی دەوروبەر و جیهانیشدا عاقبەت ئلهامی لێوەربگیرێ واقعان بەرابەر بەم بربەریەتی کاپیتالیستی عاقبەت شۆڕشی کرێکاری و جەماوەری ڕۆڵ بنوێنێ و بەشەریەت لەم فاشیزمەی کە تووشمان بووە نەجات بدە. زۆر باشە دەستخۆش هاوڕێ ڕەحمان بەهەرحاڵ بەرنامەکانمان بە کۆتایی گەیشت من ئەرەوەنە بەو کۆتایی پێدێنم بە ئومێدی ئەوەی کۆنگرەی 12 حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکمەتی لە ئێران بێ. هیوادارم زۆر هەم ممکنە و هەم باشیشە. زۆر باشە.